ماهیر زەین هونەرمەندی بەنێوبانگی لوبنانی بۆ ئەنجامدانی کۆنسێرتێک لە هەولێرە. ڕۆژێک پێش ئەنجامدانی کۆنسێرتەکەی خەونی نەوەیەکی مەسعود محەممەد دەهێنێتە دی. ڕەسەن جەلیزادا تەمەنی 19 ساڵە. نەوەی مەسعود محەممەدی نووسەر و بیرمەندی ناسراوی کوردە. ڕەسەن هەڵگری نەخۆشی ئۆتیزمە. حاڵەتەکەی وای کردووە نەتوانێت بەشداری کۆنسێرتەکەی بکات. لە ڕێگەی ڕووداوەوە داوای بینینی هونەرمەندی لوبنانی ماهیر زەینی کردبوو. بۆیە ماهیر زەین داواکەی قبول کرد و ڕۆژێک پێش کۆنسێرتەکە سەردانی کرد و چووە ماڵەوە بۆ لای. من دڵم پێم خۆش دەهات بۆ ماهر زەین. زۆر پێ خۆشە ماهر زەین هات بۆ لات؟ بەڵێ. ڕەسەن لە منداڵیەوە خولیای میوزیکی هەیە و هەر لە سەرەتایەکانی ناسینی ماهیر زەین گۆرانیەکانی لەبەر کردووە و ڕۆژانە دەیانڵێتەوە. ڕەسەن نە بە منداڵی نەوەکو گەنجێک ژیانێکی ئاسایی نەبووە. یەک دەقە خۆشی ڕەسەنی بۆ من هەمژانە. زەین و ڕەسەن پێکەوە گۆرانی ڕەمەزانی هونەرمەند ماهیر زەینیان پێشکەش بە ڕووداو کرد کە ڕەسەن بە ژەنینی پیانۆ بەشداری کرد. يا نور الهلال أقبل تعال فالشوق طال. Also like things that ئەمە هەروەها وەکو ئەوەیە کاتێک تۆ بەردەوام ئەو شتانە دەکەیت وەک گۆرانی گوتن، ئەداکردن، دروستکردنی ئەلبوم، گەشتکردن. ئەمانە وەکو ئیشوان، بەڵام کاتێک چاوم بەو کەسانە دەکەوێت کە کاریگەری موزیکیان لەسرە، ئەوە بەڕاستی وات لێ دەکات خۆشحاڵ بیت و وزەی ئەوەت پێ ببەخشێت کە بەردەوام بیت. پێم وایە ئەمە سەرنج ڕاکێش دەبێت. من پێم گوت لە من باشتر میوزیک دەژەنێت، زۆر سەرنج ڕاکێشە. کۆنسێرتەکەی ماهیر زەین بە سپۆنسەری تۆڕی میدیای ڕووداو کاژێر 6 و 30 خولەکی ڕۆژی هەینی 30 هەشتی 2019 لە یاریگەی فەڕەنسۆ هەریری لە شاری هەولێر بەڕێوە دەچێت.